مناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەینەوە بۆ باسکردنی تەوەری چامپیۆنز لیگ و یاریەکانی گەڕانەوە بۆ بە تایبەت دوو یاری ئەمڕۆ کە تایبەتمەندە بە یانەی بەرشەلۆنا و یانەی پاریس سەن جەرمان دواتر ئەستۆن ڤیلا و دواتر دۆرتموند کە ئێستا بە کۆی گشتی بەرنامەکە باس دەکەین لەوەی کە چۆن بارودۆخەکە بەم جۆرە ناوەکانێنین تایبەت بە بەرشەلۆنا دواتر پاریس سەن جەرمان و ئەستۆن ڤیلا و دواتریش دۆرتموند لە ئەنجامەکانی دوێنێش ئەوەی کە قسەی لەسەر بێ کە دێڕێکی لەسەر بڵین بردنەوەکەی ناپۆلی بردنەوەیکی گرنگ بوو بۆمانەوە لە ڕکابەری خولی ئیتالی و جارێکتر جیاوازەکەی لەگەڵ ئینتەر میلان کردەوە 3 خاڵ لە 6 هەفتە پێش کۆتایەتنی خولەکە واتە ڕکابەری پاڵەوانبوون لە خولی ئیتالیا تا هەفتەکانی دیکە درێژە دەکێشێت وەک دەزانن بە هەمان ڕکابەری لە خولی ئەڵمانی جیاوازێکە 6 خاڵە ڕکابەری لە لیگە جیاوازێکە 4 خاڵە ڕکابەری لە سیریا ئەی ڕکابەرێکە 3 خاڵە و ڕکابەری لە پریمەر لیگ لە دو هەفتەی داهاتوو یەکلا دەبێتەوە و ڕکابەرەکە ڕکابەریکی یەکلا بۆیە بۆ یانەی لیڤەرپۆڵ کامە بارودۆخەکە بەم جۆرە لێ دەکات داوالاوکاران دەکەم پێم وابێ ستافی وەرزش ئاگادارکەنەوە بە هاوڕانی لایڤەڵێن سەود نییە بەشک و لایڤەکەمان بۆ چاکەن باسەکە لێرە ناپۆلی سەرکەوتنێکی گرنگی تۆمار کرد بە سەر ئیمپۆلیدا بە 3 گۆڵی بێوەڵام کە ئەم سەرکەوتنە تایبەتمەندیمانەوە بوو لە ڕکابەری ئینتەر میلان چونکە ئینتەر میلان یارەکەی خۆی بردبوانێ و جایە نزیک بوو بۆ لەوەی کە جیاوازەکەی کردبوو بە 6 خاڵ بەڵام جارێکتر ناپۆلی بە سەرکەوتنی جیاوازەکەی ناوە ئاسی خۆی بۆیە تاوەکو ئێستا بە بەڕێوەچوونی 32 هەفتە وەکو ڕکابەری توندی نازناوەکە بەهێزترین ڕکابەری لە کۆی پێنج خولە گەورەکەی ئەوروپا لە ئیتالیادا ماوەتەوە چونکە لە ئیتالیا ڕکابەری گەشتن بە چامپیۆنز لیگیش گەرمە ئیتالیا کورسەکەی لە دەست دەدا دەبێتە 4 کورسی لە وەرزی نوێدا و شتەکان بە جۆرێک لە جۆرەکان لە ئیتالیا گۆڕا پارپێنجیانە سەرکەوت ئەم ساڵ بوو بە 4یانە و ئەوەش دەبینی کە ئەم ڕکابەریە کاریگەری دروست کردو لەوەی کە ڕکابەری گەشتن بە چامپیۆنز لیگ لە نێوان 6 بۆ 7 دیانە داماوەتەوە ئەوەی کە تا ئێستا بەرچاوی ڕوونە لەوەی کە بلیتێکی چامپیۆنز لیگ دەبڕێ هەردوویانەی ئینتەر و یۆڤانتۆسن ڕکابەری لە نێوان ئەتلانتا هەیە لازیۆ هەیە و هەروەها یانەکانی وەکو فیۆرنتینا بۆی کە بگەن بە چامپیۆنز لیگی داهاتوو یۆڤانتۆس کە ئەمە ڕکابەریی تونندە بۆی کە خولەکە لە ڕکابەری بێزی خۆ بمێنێتەوە وەکو دەشبینین ئەم ساڵ وەکو ڕکابەرەکە خولی ئیتالی پشتێکی شێری بەردەکەوێت بە تێپەڕبوونی 32 هەفتە ئەمە سەبارەت بە خولی ئیتالی سەبارەت بە یارەکانی گەڕانەوەی چامپیۆنز لیگ یاری بەرشەلۆنە و دۆرتموند و هەروەها یاری نێوان پاریس سەن جەرمان و ئەستۆن ڤیلا ئەم شەو ئەگەر ئێمە باس لە یاریە بکەین کە وەکو ڕکابەری سیرکەین وەکو هێزێک سێریکەین وەکو سێریکەین کە شتێک ببینین لەوەی کە تەوەقوعی ناکەین چونکە ئەگەر ئێمە بینێت سەر یارەکانی چامپیۆنز لیگ وەم 4 یاری کە ئەنجام دراون بەپێی یارەکانی چارێکی کۆتایی ئێمە دەزانین کە بەرشەلۆنا بەپی ئەنجامی یاری چون لە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگە ئێمە دەزانین کە پاریس سەن جەرمان بەو سەرکەوتنی هێنا باگەرێکی زۆر لە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگە ئێمە دەزانین ئارسناڵ سەرکەوتێکی گرنگی هێناوە لە یاری گەڕانەوە پێویستی بە موعجیزەیە شکست بێنێ دەڵێن لە چارەکی کۆتاییە و ئینتەریش لە ناو یاریگای بایرن بردوێتەوە بە حکمی لە دەرو یاریگای خۆی بردوێتیوانێ کامەش بامان شوە چونکە ئەگەر بزانن لە کۆی گشتی تیپەکان تەنها ئینتەر میلان لە دەرو یاریگای خۆی براوە بووە هەموو تیپەکانی دیکە لە دەرو یاریگای خۆیانە بە ئەنجام دۆڕاون دۆرتموند بە ئەنجامێکی گەورە دۆڕاوە ڕیال مەدرید بە ئەنجامێکی قورس دۆڕاوە دواتر ئەستۆن ڤیلاش بە ئەنجامێکی خراپ دۆڕاوە کە کۆتا خولەکەکان گۆڵی 3-1 لەسەر تۆمار کرا بەڵام لە تۆپی پێدا هەموو ئەنجامێک گواریدەوە ڕووداوەکانی تۆپی پێ لێرە و لەوێ خۆش هەموو هاوڕێیانیشم باسییان کردو بۆتان وردەکاری بچووک هەیە لە یاریدا ئێمە هیچ دەسەڵاتێکمان نییە بەسەریا ڕەنگە کارتێکی سوور هەموو دۆخێکە لێ بشێوێنێ بە بەرشەلۆنەشەوە ڕەنگە دوو گۆڵی سەرەتا ئەگەر بۆ نمونە دۆرتموند لە یاریەم شەوە دوو گۆڵی سەرەتا تۆمار بکات یعنی ئەو موعجیزەیە بخوڵقێنێ لە نێو یاریگای سیگناڵی تۆران پارکە
دوور نییە گۆڵی سێم و چوارەمیش بکا، بەڵام گرنگیەکە لەوەیە کە ڕێگری لە بەرشلۆنە بکا بۆ گۆڵ تۆمارکردن. بۆیە بۆ دیوی بەرشەلۆنە من تەنها بەم دیوە قسەت بۆ دەکەم کە مێ لەسەر بەرشەلۆنە بدوێ. بە دیوی بەرشەلۆنە من بۆ قسەت بۆ دەکەم. هانزی فلیک زۆر ژیرانە لە کۆنگرە ڕۆژنامە نووسیەکە دەرکەوت. ڕاست ئەنجامێکی باشمانە ناو لە یاری چوون، بەڵام ئەنجام یاریگای سیگناڵی دۆنا پارک مەترسیدارە. سیرکەن. دۆرتمۆند بە هیچ جۆرێک لە بەراوردی بەرشلۆنەیانی ئێمە بەراوردیکەین. بە هیچ جۆرێک لە ئەسی بەرشەلۆنەیانی ئێمە بەراوردی بکەین. بە هیچ جۆرێک تمۆحی بەرشەلۆنەی نی ئێمە بەراوردیکەین. بە هیچ جۆرێک کەرەسەکانی بەرشەلۆنەی پێ نی ئێمە بەراوردیکەین. بەڵام ئێمە نابێ ئەو خاڵانەش لە یادکەین. کاتێک ساڵی 2013 دۆرتمۆند ڕوبەڕووی ڕیال مەدریدەکەی مۆرینۆ بۆ نەک تیپەکە 4 گۆڵی تۆمار کرد. بە تەنها لیڤاندۆڤسکی 4 گۆڵی لەسەر دۆرتمۆند تۆمار کرد. بە تەنها لیڤاندۆڤسکی 4 گۆڵی لەسەر دۆرتمۆند تۆمار کرد. لەبەرەوە هەموو ئەگەرێکراوەیە لە یاریە، هەموو گەڕانەوەی گواری دە لە یاریە. پێشتر پێم وتی حیچ نوقسانیەک لە بەرشلۆنە شک نابین کە بڵێ مەترسێکی وابێ، بەڵام ئێمە بۆکو تۆپی پێ قسە بکەین لە تۆپی پێ هەموو شتێواریدا. پێش ئەو یاریە کەس بەتەما یعنی لیڤاندۆڤسکی خەونی بە گۆڵێکەوەی بینی لە ڕیال مەدریدی بکە. هەر یەک گۆڵ لە ڕیال مەدرید بکە لەو کاتێک کە ڕوبەڕووی ڕیال مەدرید بۆ لە 2013. بەڵام هات بە تەنها 4 گۆڵی لە ڕیال مەدرید کرد. ئەمە لە تۆپی پێدا ئەم ڕووداوانە هەن، ڕوودەدەن. بۆیە فلیک حەزەری خۆی بۆ یارەکە دووپات کردوانێ و لە هەمان کادا ئەوەی کە بۆ من گرنگە و ئەوەی کە بۆ دیوی قسێکی شیکاری لەسەر فلیک بیکەین یان لەسەر بەرشلۆنە بیکەین، گرنگە بەرشەلۆنە هەوڵ بدات بە کەمترین زیانەوە لە میارێ بێتە دەرەوە و کەمترین جوهد لە میارێ بکە و بتوانێت ڕێگەی سەرکەوتنی بۆ یاری داهاتوو یەکلا بکاتەوە. پێویستی بە بردنەوەی 2 گۆڵ و 3 گۆڵ نییە. تەنها یاریەکە ئەگەر بشدۆڕێی ئاساییە، بەرشلۆنە ئەگەر ڕوبەڕووی دۆڕانیش بێتەوە شتێکی زۆر ئاسایی، گرنگەوەی بگاتە قۆناغی داهاتوو پشوو بە کۆمەڵێک یاریزانەوە، چونکە ئێوە بینیتە ئەوە تا بەرشلۆنە لە ڕکابەری لیگەیە بەردەوامە 4 خاڵ لە پێشە، یاری لیگانێسی لە پێشە، خۆ یاری دۆرتمۆند لە پێش بوو بۆی کە پشوویەک بە یاریزانەکانی بدا. بەڵام ئەمە لە دەسەڵاتی ڕایەنەرا نییە باڵدی لە نیوەی یەکەم یاریەکە تووشی پێکانات. بۆیە هەتا زیانەکان کەمتر بن بۆ تیپەکە باشتر، چونکە بەرشەلۆنە ئێستا لە ڕێگەدایە بۆ هەموو شتێک. لە ڕێگەدا بەرشەلۆنە یانەیەکە کە ئەمساڵ لەم کاتەدا لە هەموو یانەکانی دیکە زیاتر چانسیە و زیاتر پاڵێوراوە بۆی کە بگات بە هەموو نازناوەکان. بۆی کە بگات بە هەموو نازناوەکان ڕێیەکەی زۆر بە باشی بڕێ و گوژمێکی باشی بۆ خواردۆتەوە. بەڵام ڕەنگیشە نەگات بەو خەونەی کە خۆی ئێوێ، نەگات بەو خەونەی کە ئێستا بنیادی ناوە، نەگات بۆ پێشبینیانەی کە بۆی دانراوە بۆ بەرشلۆنە. بۆیە زۆر گرنگە بەرشلۆنە بە کەمترین زیانەوە لە میارێ بێتە دەر، تەنها ڕێگەی سەرکەوتنی بۆ قۆناغی داهاتوو یەکلا بکاتەوە گەر بە شکستیش بێ و هیچ زیانێک نەیە و هیچ پێکانێکی نەبێ. ئەمە حاڵەتێکی گرنگە بۆ بەرشلۆنە بە وورەبەرزی تیپەکە و پێشموتن یاری لیگانێس بەرشلۆنە بە خراپی دەرکەوت، بەڵام ئەمە دۆخێکی یاسایی لەبەری تیپ ماندووە بێ، داواکارێکی زۆری لەسرە. بەرشلۆنە ئەرکی قورستری لە پێشە، ئەرکەکەی دۆرتمۆندی بە سەرکەوتوانە کۆتایی پێێناوە، ئەکرێ ئەم شەو حەزەرێکی زیاتر کە ئەگرێ ئەم شەو ئەو جوودە زۆرە نەکە، ئەکرێ ئەم شەو ئێمە بینیمان یاری پێشوو یاریزانەکانی چەندە ڕایان کرد بووە، کرێ ئەم شەو بەرشلۆنە جوودی کەمتر بێ زیاتر پێش بکەوێت. بۆیە ئەم خاڵانە بۆ فلیک زۆر گرنگترە. دەچمە سەر ئەستۆن ڤیلا و پاریس سەن ژێرمان و باسێک لە ئەستۆن ڤیلا و ئۆنای ئیمری بکەین و باسێک لە تیپی پاریس سەن ژێرمان بکەین. من پێم وایە ئێستا من دانیشم چەندە باسی پاریس سەن ژێرمانت بۆ بکەم هیچ مویمیشی تیانێ. بۆیە ئێمە هەندێک جار لە کۆمەڵە کاتدا ئەگەر یعنی بۆ نمونە گرنگی بە تیپێک کەمتر بدەین وا دەزانن ئەمە لە ڕخەوەیە لە حاڵەتێکی دی نا سێریکە. ئێستا بۆ نمونە تۆ لە یاری ئەستۆن ڤیلا و پاریس سەن ژێرمانە ئەگەر بی باسی ڕێگەی سەرکەوتنی پاریس سەن ژێرمان کە هیچ ئەهەمیەتێکی تیان نیە، چونکە ئێمە چەند یاری ڕابردوو یاری پاریس سەن ژێرمانمان بینیوە، چەکەکانی دەزانین، ڕانەرەکەی دەزانین ڕانەرێکی ژیرە. بۆیە هەموو ئەم حاڵەتانە هەیە بۆی کە پاریس سەن ژێرمان سەرکەوێت. ئەگەر بیشی تۆ بە بینەر هەمووانی دیکەش باسێکە ڕەنگە بینەری خۆی زۆر باش بزانێت. بەڵام ئێمە باز لە چی دەکەین؟ باس لە ئەگەرێک دەکەین کە بەدەرە لەوەی کە
تۆ چاوەڕێی دەکەی. بۆ نمونە ئێستا گەر تۆ ڕێژەیەکی سەرکەوتن بێ بە نێوان ئەستۆن ڤیلا و پاریس سەن ژەرمان، ئەڵێی لە 165 پاریس سەن ژەرمان چۆتە چوارگۆشەی زێڕین، لە 135 ئەستۆن ڤیلا چانسیەوەی ماوە گەڕانەوە بکا بەرامبەر بە پاریس سەن ژەرمان. کەواتە من نام هەڵبژاردننی و 165 پاریس سەن ژەرمان بکەم بە پێوەری خۆم و بێن باسە لە پاریس سەن ژەرمان بۆ بکەم، بەخاڵە باس لەوە بۆ بکەم، بەڵام دێم باست لەو 135 بۆ بکەم کە ئەگەری ڕوودانی هەیە و باس لەو ئەگەرت بۆ بکەم کە ئەکرێ دێمە چاوەڕێکین. ئەمە گرنگە بە هەموو پێوەرەکان، بە هەموو دۆخی کە لە یاری چوو نبینیمانە، ئەستۆن ڤیلا نەیتوانی ڕوبەڕووی پاریس سەن ژەرمان بێتەوە و نەیتوانی بەرامبەر بە هێرشەکانی لوی سندیکی بۆستێتەوەێ. ئەمە خاڵێکە کە لای هەمومان ڕوون و ئاشکرایە. بەس با ئێمە بینە سەر تیپی ئەستۆن ڤیلا و باسی کواڵیتی ئەستۆن ڤیلا بکەین. لە ئەستۆن ڤیلا ئێمە شتێکمان نییە بە ناوی ئەزمون، ڕاستەم تیپە خۆی مێژووی چامپیۆنز لیگیە، بەڵام شتێکمان نییە لە ئەستۆن ڤیلادا بە ناوی ئەزمونەوە. یاریزانەکان هەمووی لاون، تێکەڵەیە دروستکراوە لە نێوان یاریزانی لاو بە ئەزمون لەوەی کە تەمەنێکیان کردو ئەزمونیەوە نا. لە نمونەی ئەستۆن ڤیلا وەرەگرین، ئێمە تەنها یاریزانێکمانەیە کە وەکو شانازی دەستکەوت و کوباسیکەی نوێژی میلیانۆ مارتینێزی گۆڵپارێزە کە خاوەنی نازناوەکانی مۆندیال و کۆپا ئەمریکا. ما باقیتر ئەگەربی وەریگری بۆ نمونە کۆنسا، مێنگێس، پاوتۆرەسیش لەگەڵ ئیسپانیا ئەنجامی باشیە، لۆکازدین ینی دیساسی یاخود ماتیکاش یەیتە ناوەند، بوو بەکر کامەرا باز دەکەی، تیلیمانز باز دەکەی، ئۆنانا باز دەکەی، مەکگین باسەکەی، ڕۆجەرز باسەکەی، ئەسینسۆ باسەکەی، ینی ئەسینسۆ کاکری یاریزانی یەدەک بێ ئێمە ئەزانین ئەسینسۆش لەگەڵ ڕیاڵ مەدریددا مێژووی هەیە، بەڵام ئەسینسۆ خاوەنی دەستکەوتە مێژوویەکانی ڕیاڵ مەدریدی نییە. من بۆیە بەم جۆرە ناوینیانم، ینی بۆیە مارتینێزت بە تەحدیدی بۆ دیاری ئەەکەم لەبەرەوەی مارتینێز یەکێکە لە یاریزانە کاریگەرەکان کە توانم وەکو ئەزموندار ناوینی بێنم لەبەروی لە مۆندیالە ڕۆڵێکی سەرەکی هەبووە، لەبەروی لە کۆپا ئەمریکای ڕۆڵێکی سەرەکیە بۆ بەدەر لەو ڕۆڵەی کە ئەسینسۆ لە ڕیاڵ مەدریددا ژێڕاوی. مارکۆس راشۆردمانەیە، واتچینسمانەیە، ڕامسیمانەیە، واتە کۆی گشتی ئەم تیپە ئێمە ناتوانین وەکو تیپێکی بازموونی چامپیۆنز لیگ ناوی بێنین و ناتوانین وەکو تیپێکی ئەزمونداریش ناوی بێنین. عەکسی ئەمە چی هەیە؟ بەڵام ئەتوانین وەکو تیپێکی تموحدار، وەکو تیپێکی لاو، وەکو تیپێکی هەوڵدەر بۆ ئامانجێک ناوی بێنین. ڕاستە ئێمە لەم ڕۆ ناتوانین ئەستۆن ڤیلا ناو بێنین، بەڵام لەم دیوەی دیکەیانەوە ئێمە ئەتوانین ناوی ئەستۆن ڤیلا بێنین، ئەتوانین باز لە ئەستۆن ڤیلا بکەین. و بەدەر لەم خاڵەش ئەستۆن ڤیلا لەلایەن ڕانەرێکەوە سەرپرشتی دەکرێت کە ئیسپانیا و تەواو شێواز یاریکردنی هێندێکی شارەزایە و یەکێکە لەو ڕاهێنەرە ئیسپانیانەی کە پێچەوانەی ئەوانی دیکە هەموو کات بە یەک ستایلی یاریکردن یاری ناکە. ئەگەر دیقەتی ئەستۆن ڤیلا بی ئێمە لە چەند یاریەکە بینیمانە ئۆنای ئێمری بەرامبەر بە لیڤەرپوڵ، بەرامبەر بە مانچستەر سیتی یاریەکی کردووە، حەسڕکردنێکی کردووە کە خۆشمان تەسەوڕمان نەکردو مانچستەر سیتی و لیڤەرپوڵ یا ئەرسیناڵ لەو یاریەوەیان لێبێ. هێندە بەلایانی بە دیوی لایانی هێرشبەری یاری کردووە کە لویسندیکیش لە کۆنگرەکەی باسی ئەم خاڵاکە. و هەندێک جاریش بینیمان ئەستۆن ڤیلا گەڕانەوەیکی تەواوی هەبوو بۆ دووە بە شێوازێکی بەرگری چڕ یاری کردووە کۆی کە لە یاری چوونا بەرامبەر بە پاریس سەن ژەرمان ڕوویدا. و هێندێکی لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەش باسی ئەو خاڵی کرد. وتی من دەزانم و بینیمە و دەبینم ئەستۆن ڤیلا لە هەنێک کاتدا بە شێوازێکی هێرشبەری زۆر خێرایی دەکات، بۆیە دەبێت ئێمە وریابین بەرامبەر بەو ئامانجە، ئێمە دەبێت وریابین بەرامبەر و مامەڵەکردنەی کە ئەستۆن ڤیلا چۆن ڕوبەڕوومان نەبێتەوە، ئێمە نازانین ئەستۆن ڤیلا چۆن یاری دەکات. ئەمە قسەی لویسندیکی بۆ، چونکە ئەستۆن ڤیلا هەردوو دیوەکەی نیشان ناوین، هەم لایانی هێرشبەرەکەی هەم لایانی بەرگریەکەی. کەواتە لەگەڵ تیپێکی لاوە، لەگەڵ ڕاهێنەرێکی با نەڵێم تۆپ، بەڵام لە خوار تۆپەوانەیە کە ئۆنای ئێمرێ کە سەرپەرشتیم تیپەکە، من باست لەو 135 بۆ کەم کە ئەگەری ڕوودانیە بۆ بردنەوەی یاخود بۆ گەشتن بە قۆناغی چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ. ئەو خاڵی کە لای من گرنگە کە ئیشی لەسەر بکرێت لەلایەن ئۆنای ئێمریەوە ڕێگریکردنە
لە جوڵەی بەردەوامی ڤیتینا و نیڤێس. ڕەنگە ئەگەر تۆ باسی پاریس سەن ژێرمانکەی، باسی ئەشرەف حەکیمیەکەی، باسی نونۆ مێندێشەکەی، باسی کفاراتسخیلیاکەی، باسی دێمبڵیەکەی، باسی چیزێ دوویەکەی، باسی یعنی کۆمەڵە یاریزانی زۆر بەهرەدارێ پێیەکە باسیکەی، باسی فابیان ڕۆیزەکەی، هەموو ئەمانە باز دەکەی. بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی کە سەرکردایەتی پاریس سەن ژێرمانەکە، ئەوەی کە ڕابەرایەتی پاریس سەن ژێرمانەکە، ئەوەی کە سەرپەرشتی جوڵە و ڕێخستنی پاریس سەن ژێرمانەکە، هەرێکە لە جواو نیڤێسی پورتوگالی و هەروە سەرکردەکەیان ڤیتینای پورتوگالیە. بۆیە یەکەم خاڵ بە بڕوای من لەسەر ئێمری پێویستە ناوەندەکانی بە سەرکردایەتی یۆری تیلیمانس و هەوڵ بن ڕێخستنیە بکەن فشاری هێرشبەرەکان بە جۆرێ بێ ئەو ئازادیە ڕەهایە بۆ ڤیتینا و نێڤێس دروست نەبێ کە بەرامبەر بە لیڤەرپۆڵ دروست بوو کە لە یاری چوونا دروست بوو ئەم ڕێگریە لە پاریس سەن ژێرمان بکرێت. چونکە بناغی هێرشی پاریس، مەترسی پاریس، جوڵەی پاریس، بەردەوامی پاریس لە هێرشکردن لەم دوو یاریزانە پورتوگالیەوە سەرچاوە دەکرێت و دواتر هەر یاریزانێکی دیکە بە پێ ڕێژەی سەرکەوتنی ئەم تیپەی بەردەکەێت. ئەمە وەکو خاڵی یەکەم کە من پێم وایە یەکێک لە ئەگەرەکانی ڕێمۆنتادای ئەستۆن ڤیلا یاخود گەڕانەوەی ئەستۆن ڤیلا و گەشتن بە چوار گۆشەی زێڕین ئەوەیە کە پەستانێکی تاو لە ناوەندا دروستکە و جوڵەکانی نیڤێز و ڤیتینا لە نێویارەکەدا سنووردار بکرێن. ئەمە وەکو خاڵی یەکەم. خاڵی دووەم کە ئێمە دەبێ بپرسین ئایا ئەستۆن ڤیلا ئەو چەکانەی پێیەکە تێیدا ڕوبەڕووی پاریس سەن ژێرمان بێتەوە لەوەی بتوانێت گۆڵ تۆمار بکات، یاخود بە چ شێوازێکی یاریکردن ئەستۆن ڤیلا دەتوانێت بەرامبەر بە پاریس سەن ژێرمان یاری بکات و گۆڵ تۆمار بکات. سێکە ئەستۆن ڤیلا پێکهاتەیەکی دەوڵەمەنە و تیپێکی دەوڵەمەنە بە شێوازەکانی ستایلی گۆڵکردن یاخود کە لە ڕووی لە شێواز یاریکردنەوە سەردێک لە تۆپەوەستاوەکان تیپێکی زۆر باشن بۆ گۆڵ تۆمارکردن. خاڵی یەکەم کە چپاو تۆرێس تیرۆمەنگس کە دوو یاریزانی زۆر باشن لە لێدانە سەرەکان و لە تۆپستنە ناوەکە. لە تۆپەوەستاوەکانە بەبوونی لۆکاسدین کە خۆتان نەزانن ئەزمونێکی باشی لە لێدانە ڕاستەوخۆکانەوە بۆ ئۆفەرانەش بە هەمان شێوە ئەمە خاڵێکی دیکەیە بۆ ئەستۆن ڤیلا کە دەتوانێت گۆڵی لێوە تۆمار بکات. لە هێرشە هەڵگەڕاوەکانە لە ڕێگەی مۆرگان ڕۆجێرس و مارکۆس راشفۆرد یاخود رامسی ئەم تیپە توانایەکی زۆر بەهێزی هەیە لە هێرشی هەڵگەڕاوەدا و خێراییەکی زۆر لەلایەنە یاریزانانەوە پیادە دەکرێت. وەکو لایەنی هێرشبەری و کۆنتترۆلی تۆپ بەڵێ ئەم تیپە لە توانایدایە کۆنتترۆلی تۆپکە و لە توانایدایە لەژێر پەستانی پرسینگی پاریس سەن ژێرمان باسانی خۆی دەرکا چونکە کواڵیتی یاریزانەکان و شێوازی یاریکردنی یاریزانەکان بۆ نمونە لەو یاریزانانە نی کە هەمیشە تۆپیانە تەقاچ تۆپەکە دوور بخەن و یا تۆپێکی بەرز هەڵڵەن. یعنی هەر یەکێک لە باڵەکان وەرگری مۆرگان ڕۆنجەرس یاریزانێکی مەهاریە، مارکۆس راشفۆرد، ئەسینسۆ، رامسی، مالین کە مالین گۆڵکەرێکی بەتوانایە مالین کە لە دۆرتمۆند دەواتووە. ئەمانە هەمووی تایبەتمەندیە لە یاریزانەکانی ئەستۆن ڤیلا کەواتە ئەستۆن ڤیلا کێشەی گۆڵکردنەشینە. ئەگەر تۆپ گاتە ژمارەنەوە پێویستمان بە یاریزانێک بێت لە ناو بۆکسا جوڵەمان بۆ بکە بەڵێ لەوێش ئۆلی واتکینز ئیسپانیا دەتوانێت گۆڵ تۆمار بکات. و من دڵنیاشم لەوەی لویس ئێنریکی ئەو خوێندنەوەی بۆ هەمان ئەو بارودۆخە کردووە کە ئەستۆن ڤیلا هەیەی چونکە ئەگەر ئەوەی نەکردبێ نایەت لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە باز لەوە بکات کە بڵێ ئەستۆن ڤیلا مەرج نییە وەکو یاری چوون بە پلانی بەرگری بەرامبەر ئێمە یاریکە، بەڵکو ئەم تیپە لە توانایدایە بە دیوی لایەنی هێرشبەریش یاریکە و دەتوانێت لەو لایەنە شەوانە بە پێرفێکتێرکەکانی خۆی یاریگادا جێبەجێ بکات. بۆیە ئێمە هاتوین بۆ هەردوو ئەگەرەکە و بۆ هەردوو سیناریۆی یاریەکە ئامادەین. کەواتە ئەمە خاڵی بەهێزە لە ئەستۆن ڤیلا. وەکو ئەنجامەکە گەرێمە بچینە سەری ئایا ئەنجامە توانای گەڕانەوە و توانای بارودۆخی گەڕانەوەی تیا بۆ ئەستۆن ڤیلا؟ بڵێ توانای گەڕانەوەی تایە بۆ ئەستۆن ڤیلا، دوو گۆڵی بێ وەڵام یارەکە بۆ دەباتە کاتی زیاترا و سێ گۆڵیش دەتگەینێ بۆی کە بگەیتە قۆناغی داهاتوو چونکە دەزانن جیاوازی گۆڵبوونی نەماوە. ئەگەر سەردەمی ڕابردوو بووایە ئەنجامی یاری ئەستۆن ڤیلا و پاریس سەن ژێرمان بە دوو گۆڵی بێ وەڵام لە سوودی ئەستۆن ڤیلا بووایە و کاتە
دەگەیشتە قۆناغی داهاتوو بەچی بە حکمی ئەو گۆڵی کە لە نێو یاریگای پاریس سەن ژەرمانە تۆماری کردووە. ئەگەرێکی کراوە من پێم وایە یارێکی بەچێژ و بەهێز لە نێوان ئەستۆن ڤێلا و پاریس سەن ژەرمانە بەڕێوە دەچێت و گەڕانەوەی دۆرتمۆند بەرامبەر بەرشۆنە پێویستی بە معجزەیەکی گەورەیە و ئەگەر پشتی نەخوازرا و لە یاری دۆرتمۆند و بەرشلۆنە ڕووبە ئەوە دەبێتە گەورەترین ئەنجام. بەڵام ئێماوە تا هەمووان باز لەوە دەکەین بڕوا ناغەم کەسی ژیر پێشببینی بۆ بکە کە دۆرتمۆند لە یاری گەڕانەوەیە ڕیمۆنتادا بەسەر بەرشلۆنە دەکات. تەنها ئەوە دەڵێن کە بەرشەلۆنە بە کەمترین زانەوە لەم یاری دەرچێت و بگەڕێتەوە. دێمە لای کۆمنتەکانتان ئەگەر پرسیارێک تایبەتمەند هاتبێت. کاک ڕێبین ئەڵێ ئەمساڵ بۆ ڕیاڵ کۆتایی هات هیچ نابات وەزعی زۆر خراپە. بەڵێ ڕیاڵ مەدرید وەزعی خراپە بەڵام بۆ سیستمی تۆپی پێ وەکو دۆخەی کە هەیە ئاسایی ئەگەر ڕیاڵ مەدرید لە وەرزی ئەمساڵە هیچ نەبا بەڵام ئاسایی نیە ساڵی داهاتووش نەیبە. دۆخی ئەمساڵ ئاساییە کە تیپەکە کۆمەڵی پێکانی توش بووە کە تیپەکە تێونەتەوە ڕایەنەرەکەی کێشەی دادگای هەبووە تمۆحی بەرازیلی لەسەر بۆ و ڕەنگە خۆی تااقەتی نەما بێت لە تیپەکە ڕەنگە ئیشەکانی دەرنەکەی بە تیپەکەی ڕەنگە یاریزانەکان زۆر گوێڕایاڵی نەبن بەڵام بە کۆی گشتی ئاساییە بۆ ڕیاڵ مەدرید باوەڕدی ئەمساڵ بێ دەستکەوت بێ. ساڵی پێشوو تۆ لیگە و چامپیۆنزیگە بردووە ساڵی پێشووتر جامی شاو بردووە ساڵی پێشووتر لیگە و چامپیۆنزیگە بردووە. ئەمە جگە لەوەی نازناوەکانی ئەوروپا سوپەری ئەوروپی و جامی جیهانیانەکان و ئەم نازناوانە بردە بۆیە ئاساییە کاک ڕێبینەگەر بەو جۆرەش بێ. کاک مەسعود دەستی تۆش خۆش کاگەر سەران لە پێم وایە بەرشۆنە 4 گۆڵ دەکات چونکە دۆرتمۆند هێرش دەکات و دێتە پێشەوانێ. کاک یادگار ئەڵێ بەس یاری بایر دیار نییە چی لێت بەرشلۆنە و ئەرسیناڵ و پاریس مسۆگەر دڵنیام کە لە چوارگۆشەی زێڕینن. ئەمە قسەی کاک یادگارە. کاک مەحسین ئەڵێ بە بۆچوونی من بە یەکسانی تەواو بێ پاریس و ئەستۆن ڤێلاش پاریس دیسان دەباتەوە. سڵاو کاک ئیدریس. کاکی واڵێ سڵاوە گەر لە جیاتی مستەر مارێسکا هانزی فلیک ڕانەری چێلسی بە ئێستا و چێلسیە دەبووە و بەرشەلۆنەی ئێستا بڕوا ناکەم چونکە لە بەرشەلۆنە ئێمە دەزانین کۆمەڵە یاریزانی بە ئەزمونمان هەیە کە تۆسەی نیگۆ مارتینێز بۆ مەبینە بڵێ وەڵا فلێک بەم جۆرەکەوێت نیگۆ مارتینێز یەکێک بۆ لە سەرکردەکانی هێڵی بەرگری ئەتلەتیک بلباو لە پاڵاوندەکانی ئەوروپا لیگە. لیڤاندۆڤسکی پێویست ناکە کەسمان باسی لیڤاندۆڤسکی بکەین. پێدری لە ئیسپانیایە بۆتە سەرکردە ینیەوە نییە بڵێ یاریزانێکی هێندە بارودۆخ کۆندی هەمیشە لە فەڕەنسا ئەساس بۆ مە خۆ شتێکی حازر و ئامادەیە کە ئێمە دەزانین بەو جۆرە بۆ باڵدی چەند ساڵێکە لە بەرشلۆنە سەرێکیە. دیۆنگ کێشەکە لە سەرکردەکانی هێڵی ناوند خۆمە لە دەسەڵاتی من و توانە. ڕافیناژ یاریزانێ بۆ بە ڕازیلباین کردو پشتی پێبەستەوە بەڵام لێرە ئاستەکان فەرق و بەرەو پێش و بەرەو پێشچوونی بردووە. لە چێلسی بەو جۆرە و بەو جۆرە نا ئێمە تا شتەکان نەبینین ناتوانینەوە گیرەوە بکەین. ئەکرێ دیێمە بەم کاری کردوێتی لەگەڵ بەرشۆنە بڵین وایە بەڵام ناکرێت فەرزیکەین بڵین وەڵام مسۆگەر ئێستا ئەو لەویا بواە چێلسی ئاوای لێداهات. بۆیە من کاگی واگەر بیریشت بێ پاریش پێم وتی وتم پۆچتینۆ لە کۆتایەکانە تیپەکەی خستۆت ینی خۆ دەبێت شایدیەوە بۆی کە چەند جارە مناقەشێشمان کردە. پۆچتینۆ لە ئەواخیرەوە تیپەکەی خستە سەر ڕیتمێکی یاریکردن و تیپەکەی ئامادە کرد بۆ وەرزینیۆ کە بۆ ئامانجی گەورەتر هەڵبدات. بەڵام کاریگەڕی چێلسی بڕیارێکی هەڵەیدا لەوەی پۆچتینۆی دوورخستەوە و بڕیارێکی هەڵەش دەدات لەوەی دیسانەوە مارێسکا دوور بخاتەوە و پێشتریش لە گراهام پوتەرە هەر لەم بەرنامەیەشی کاری وەرشیە عینەن قسەم بۆ کردوونەتەوە. کێشەی چێلسی گۆڕینی ڕاهێنەرەکانی نییە. چێلسی پێویستی بە دامەزراوەی و بەردەوامی هەیە. هەموو کەس نابێتە مۆرینۆ ڕاستە خۆتەشیلێکە بۆ دروستکە و بێ پریمەرلیگە بۆ کۆنتترۆڵکە. ئەمە جارێک ڕوودەدا هەموو جارێ بۆ ڕوو ناداتەوە. بۆیە شتەکان بۆ جۆرەیە لە چێلسی. کاک میرانجان بەیانی قسە لەسەر ڕیاڵ مەدرید دەکەین. ئەگەر باسی ئەرسناڵ و ڕیاڵ مەدرید بۆ ئێستا کاکە سبێنێ باسێکین سبێنش بەرنامەمانە بێتی تاکاڵێگە ڕیمۆنتادای ڤێلا زۆر زیاترە لە ڕیاڵ و دۆرتمۆند. ئەگەر واقعیان بیر بکەینەوانێ بە تاکید زۆر ڕاستە. یەکەم یاریکە گەرێمە دیاریکەین بۆ گەرێک کە گەڕانەوە ڕۆبدا دیاری ئەستۆن ڤێلایە و بە بڕوای من پێشتریش پێمتون دوم یاریەگەر دیاریکەم و کۆگەری ڕوودانەگەر چی بایرن لە یان نێو یاریگای خۆشیە دۆڕاوە یاری بایرن و ئینتەرە و سێم یاری ڕیاڵ مەدرید و ئارسناڵە. بەڵام
بە پێچوانەوە هاندەری ڕیاڵ مەدید یاریزانەکانی ڕیاڵ مەدید بە پێچوانەی ئێمە بیری دەکەنەوە ئەوان پێیان وایە تاکە یاریە کە چانسی گەڕانەوەی تیا بێت لەوەی ئەنجامەکانی یاری چون قڵب بێتەوە تەنها یاری ڕیاڵ مەدیدە بەدەر لەوە هیچ تیپێکی لە ڕیاڵ مەدید زیاتر چانسیەوەی نییە کە ڕیمۆنتادا بکە. کاکازیان ئەڵێ پێم وانێ هیچ ڕیمۆنتادایەک ڕووبدات ئەستۆن ڤیلا توانای گەڕانەوەی هەیە بە مەرجێک پاریس سەرەتا گۆڵ نەکات دەمە قسەی کاک ئەحمەد محەممەدە. کاک مەسوولە سەرباری ئەنجامی یاری پێشووی پاریس سەنجەرمان ئەستۆن ڤیلا من پێم وایەکی پاریس قورسە و لە ڤێلا پارک کوڕانیەنێکی تووشی سەختێکی زۆر دەبن تا ڕادەی شکست و دوورخستنەوەشیان. کاگاکۆ گیان سوپاس بۆ تۆش. کاکەمال ئەڵێ لە منی وەرگرن پاریس ئەم یاریێش دەباتەوە 2-1 لە ئەستۆن ڤیلا. کاکە ڕێبەس ئەڵێ ئەم شەو ئەستۆن ڤیلا بتوانێت پاریس ڕاگرێت چونکە تۆمارکردنی 2 گۆڵ زۆر نییە بۆ یەکسانی هۆڵدان بۆ یەکلاکردنەوەی ئەنجامەکە. کاگەی و بەڵێ باسی یارەکەی دووەکە ئەزیزی دڵم ئێمە بەڵێ ئەمڕۆ دوهۆک لە بەردەم یاریی کۆتاییە کە یاری کۆتایی جامی کەندا و یاریی مێژوویە هەمووان دڵخۆشین هەمووان دڵمان لەگەڵ دوهۆکچەکانە لەبەرێم دەستکەوتە بە وەرزشی کوردستان بچنرێتەوە بە وەرزشی عێراق بچنرێتەوە تیبیانەیەکی کوردی ینی بێتەوەی کە پاڵاوانی ئەم نازناوە بێ بۆیە پشتیوان بەخوا هەمومان دڵخۆش دەبین بۆی کە دۆک مەسعود میراڵ بتوانێت لە یاری ئەمڕۆ سەرکردایەتی دۆکا بۆ بردنەوە لە قاتسی کوێتی و ئەو سەرەتا باشەی کە لە یاری چوونە دەستی پێکرد لەم یاریگەڕانەوە بەم جۆرە بێەوە بێگومان یاریگا و هاندەرانیش پاڵپشتێکی باشی دهۆک دەبن بۆی کە ئەم ئامانجە گەورەیە پێچێ و من لە ناخی دڵمەوە هیوای سەرکەوتن بۆ دوهۆگە خوازم و لە ناخی دڵمەوە هیوای سەرکەوتن بۆ دکتۆر عەبدوڵای سەرۆکیانی دۆ کە بەڕاستی سیستمی بەڕێوەبردن و سیستمی ڕێزگرتن لە ڕۆژنامە نووسان و هەموو ئەم کارانە لایانی دۆگم بە چاوی خۆم بینیوە و تیپێکی جوانن و تیپێکی لێوە شاون و تیپێکی ڕێزدارن بۆیە هەمومان دڵخۆش دەبین بۆی ئەگەر دۆک ئەمڕۆ ببێتە پاڵەوانی جامی کەندا و کاکفەرا دەڵێ من وەک جمهوری پاریس دڵنیا دەکەمەوە دووبارە پاریس براوە دەبێت و 10 ساڵە هاندەری پاریسە دەستخۆشیەکانی ئەوەش گەیشت. بارودۆخەکان لەسەر پاریس سەنجەرمان هەریەکە و بۆ چوونێکیە ئاساییە تۆ بڕوا دوا بێ پاریس سەنجەرمان دووبارە لە یاری گەڕانەوەش بارودۆخ ڕوون دەکاتەوانێ. ڕێبازیان سوێن لەسەری شتێمە خۆ قوربانە بم با نەچینەوە مامەوە بە سوێن لەسەری شتێمە خۆ لەبەرەوەی ئێمە شارەزانین لە شتەکان خۆ مەرج نییە ئەوەی کە سێری یاریەکان لە هەموو شتێ بزانێ. من ئێستش وەکو پێتەڵێم ئەوەی کە پەیامتان پێگەێنێ سەریکە کۆتا خەڵەمەوە باسی چی بکەم کەەوە بۆی کە تۆ بزانی لەوەی لە ڕانەر تێ بگەی شێوازی یاریکردن پلانی یاریکردن تاکتیک تەکنیک ئەمانە هەموو شتی گیان لێک بۆ تێمەکەوە کابراایەتە سەر شاشەکە باسی تاکتیکێ بۆەکە لەگەڵ شێواز یاریکردنا لێکی نایەتەوە. تاکتیک شتێکی تایبەتمەندە کە ئێمە هیچمان نامێ قسەی لەسەرکەین. بواری ڕاهێنان بوارێکی زۆر گشتگیرە تیپێک کە ڕاهێنەرێک دانێ لە دەر ڕاوێشکار کەمتری بۆ دانانێک کە تێبینیەکانی پێ بڵێ یارەکان چۆن بەڕێوەبەرێ. بۆ نمونە کە تۆ باسی هانزفلیگەکەی لە بەرشەلۆنا هانزفلیگ بە تەنها نییە بەڵام ناوی هانزفلیگ لەسەر و هەمووانێ ستافی شوونەری بەرکی لەگەڵە خۆ چاویش بۆ ڕیتمە کاری دەکرد بەڵام چاوی غەڵەتی ئەوەی کرد و برا و خاڵۆزەوە مۆمانەیە ناکردی بە ستافی هوەری خۆی ناو لەسەر شایستەی پۆستەکاندا بەشکە. کارلۆ ئەنشلۆتی یان ڕانەرێکی تر چەندین ڕاوێژکار لە پشتیانە ئەم بڕیارە کە دەدرێت بە کۆدەنجی ئەم تیپە پەچەکەی ڕانەری توانای جەستەی جاران پینتۆس خاڵی بێزی ڕیاڵ مەدرید بوو لەبەر توانای جەستەیەکەی سەوە تا باسیەکرێ وەکو خاڵی لاوەست. بواری ڕانان و قسەکردن لەسەر ڕاهێنەر بڕوا بکە بەوە نابێت کە ئاوا قسەی لەسەر بکرێت چونکە وردەکاریەکی زۆر زۆر خۆڵە زۆر تایبەتمەندە و زۆر وردەکاریە و من هەمیشە پێشم وتون هیچ ڕاهێنەرێک بەو جۆرە نییە کە باسیکە هەموو ڕانەرە خاوەنی 150 سەرکەوتنەکانە 185 یاریزانەکانێتی و هەموو ڕانەرێکیش بۆ بردنەوەی لارەکان پێویستی بە جوودی تاکە کەسی یاریزانەکانێتی بۆی سەرکەوتن لارەکانی بای وای بینینی دیاری بە چێش بەس پێی ئینشاڵڵا لەگەڵتانە بم بۆ یارەکانی دیکەی چێت.